سڵاوتان لەبێت بینەرانی زاری کرمانزی ئەم کاتتان باش کەمێک پێشێستا بەردی بناغی بنکەی تەندروستی گوندیگەرەوانی خوارداندرا کە یەکێکە لە پرۆژە گرنگە استراتیژەکانی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سۆران و لەسەر بودجێ وەزارەتی تەندروستی بە گوژمەی زیاتر لە 100 ملیۆن دینار جێبەجێکرێ. ئێستا ئێمە لەسەر ئەو پارچە زەویین و هەوڵەدەم سەرنج و بۆچوونی هەم قایمقامی قەزای ڕەواندز بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران و مختاری گوندیگەرەوان و بەڕێوەبەری ئەو بنکە تەندروستی شوەر بگرین لەگەڵمان بن بە شێوەیەکی مەیدانی کە ئێستا هەر یەکە لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سۆران من هەوڵەدەم زارێ قسەکانی ئەو بگرم. دکتۆر کامەران ئەم کاتتان باش. ئەمڕۆ بەردی بناغی بنکەی تەندروستی گوندیگەرەوانی خوار و دانرا تا چەند ئەتانەوێ گرنگی زیاتر بە بنکە تەندروستیەکان بدەن؟ بۆ خۆی بنکەی تەندروستیەکانمان ئێمە زیاتر لە 98 بنکەی تەندروستیمان هەیە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کە خزمەتێکی بەرچاوی هەموو گوندنشینان و سەرجەم قەزا و ناحیەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەن. بەدڵنیاوی ئێمە بە دروستکردنی ئەو بنکانە و بە نۆژەنکردنەوەن بە زیاتر ئیحتیمام پێیاندان دیارە کە ئێمە نیەتێکی وامان هەیە کە زیاتر خزمەتی هاوڵاتیان بکەین، نەک ئەوەی هەموو هاوڵاتیانمان لە گوندەکان و لە ناحیەکان لە شوێن دوندەستەکان سەردانی سنتەری شار بکەن. هەمەوە وا دەکات کە لۆدی زیاتر و فشارە زیارە زۆرەی کە لەسەر نەخۆشخانەکانی سنتەری شار هەیە کەمتر بیتەوە. هەموا دەکە گوندنشینانیش ینی ئەوان لە پێ بێتە پەرچاو کە حکوومەتی هەرێمی کوردستان لە هەموو بوارەکانەوە لە تەندروستی لە سێکتەرەکانی دیکەش بەدڵنیای دەوێت خزمەتی گوندنشینان و سەرجەم قەزا و ناحیەکان بکە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی سۆران ئامانجمان ئەوەیە کە بتوانین هێزێکی نوێ یان وزەیەکی نوێ بدەینە بنکە تەندروستەکان و کەرتی تەندروستی لە هەموو شوێنەکان بۆ بەبێ جیاوازی، چونکە ئێمە کارەکەین چەندین پرۆژەمان ئەنجامداون لەسەر جەم قەزاکانی ئیدارەی سەربەخۆی سۆران. بەدڵنیایشە ئەو بنکەی تەندروستیە کە لەسەر بودجێ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دروست کراوە یەکێکە لەو ئامانجانە کە ئێمە ئەوڕۆپی کایتمان. لە دوای ئەو بنکە پلان هەیە بنکەی نوێ تازەتر دروست بکرێت لە سنووری بەڕێوەبەراتی گشتی تەندروستی؟ ئێمە لە مانگی داهاتوو پشت بەخوای گەورە بنکەیەکی تەندروستی بەرەو کۆتایی بچووە، دەمانەوێت لە مانگی داهاتوو ئیفتتاحی بکەین و دەست بەکار بکە لە بنکەی تەندروستی گەزنە لە قەزای چۆمان بە خۆشحاڵی ئەویش تەواوە بی دەخرێتەوە خزمەت هاوڵاتیان. بەڵێ بەدڵنیایەوە ئێمە بنکەی نوێ سنتەری نوێ خزمەتگوزاری نوێ لە داهاتوویەکی نزیکدا دەخرێتە خزمەت هاوڵاتیانمانە و هاوڵاتیانمان دڵنیا دەکەینەوە کە هەموو کارێک دەکەین چیتر هاوڵاتیانمان پێویستیان بە شاری هەولێر نەبێت بۆ خزمەتگوزاری تەندروستیەکان. خۆش بێ پەیامی قایمقامی قەزای ڕەواندز شوەرەگرم کاک ئەحمەد ئەم کاتتان باش. گرنگی دانانی بەردی بناغی بنکەی تەندروستی گەرەوانکە یەکێک بوو لە خواست و داواکاری گوندنشینان تا چەند گرنگ و کە ئەمڕۆ بەردی بناغەکەی دانرا و بەرفراوانتری شەکرێ. دیارە گەرەوانیەک کە لە گوندە قەرەباڵغەکان و ڕێژەی دانیشتوانی زۆرە زیاتر لە 400 ماڵە و ئەو ڕێگایی کە بەناو گەرەوانیشدادەی ڕێگایەکی سەرەکیە بە ئیدارەی ڕاپەڕین و لە داهاتوش ئەو ڕێگایە کار لەسەر دەکرێت بۆی بێتە ڕێگایەکی سەرەکی بۆیە دروستکردنی بنکەیەکی تەندروستی کە لە ئاست پێشکەشکردنی خزمەتگوزاریە تەندروستیەکان بی پێویست بوو و ئێمە هەوڵ دەدەین هەموو خزمەتگوزاریەکان بە تایبەتی کەرتی تەندروستیش بەرەو پێش بڕوا کە پەیوەندی ڕاستەخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە بۆیە کاری لەسەر دەکەین و بنکەی تەندروستی کە یەکێکە لە گرنگەکان بوو لە بۆ گەرەوان بەڕێوەبەراتی تەندروستی سۆران بەڕێز بەڕێوەبەری گشتی کاریان لەسەر کرد بۆی ئەو بگەینە ئەنجام و بنکەیەکی تەندروستی دروست بکرێ و ڕەزامەندی وەزارەتی تەندروستی وەربگیرێ. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بەردی بناغی دانرا دەست پێ دەکرێت بە ئەمەش دەبێتە هۆی خزمەتگوزاریەکی گرنگی بە گوندی گەرەوان کە هەدەفمانە گوندەکان زیاتر خزمەت بکرێن بۆ ئەوەی کچکە گوندەکان سەرچاوی داهاتن بۆ سنتەری شارەکان بۆی ئامانجمانە خزمەتی گوندەکان زیاتر بکەین و خزمەت گوزاریە تەندروستەکان زیاتر بکەین خزمەتی گوزاریەکانی تریژ ئەو لە بەرنامەماندا ڕێگاوبانەکان هەم لە گەرەوان لە گەرەوانی سەر و ڕێگاکان چاک بکەین و کۆمەڵک پرۆژە لە داهاتوش لە بۆ دۆڵی ئاکۆیان و گەرەوان و هەموو گوندەکان دەکەونەواری جێبەجێکردن. ئومێدەوارین لە داهاتوو بتوانین زیاتر خزمەتی ئەو دەڤەرە بکەین. دەڤەرێکی شۆڕژێر بووە، خەڵکەکەی زۆر هەوڵی داوە کە لە پێناوی وڵاتەکەی خۆی بزەنجێ ئازادی بەدەستبێنێ بۆی پێویستە خزمەتی زیاتر بکەین و ئەوەش لە بەرنامەی ئێمەیە ئەوەی ئەو ڕۆژهاتین لە هەمان چارچێوە دووبار پیرۆزبایی لە
خەڵکی ئەو گوندە دەکەین بۆ بەدەستێنانی ئەو خزمەت گوزاریە ئێوەش بەخێر بێن. زۆر سپاس. بەڵێ بینێرانی زاری کرمانجی لەگەڵتان بەردەوام بین مختاری گوندی گەرەوانی شوەر بگرم کاک ڕزگار ئەگەر بێتە لای من. کاک ڕزگار یەکێک لە خواست و داواکاری خەڵکی گوندی گەرەوان بنکەی تەندروستی بوو. ئەمڕۆ کە بەردی بناغەیدا ئەندرێتن تا چەند وە ئەکاکە خواست و داواکاری خەڵک بێتە دیوە زیاتر گوندەکان ئاوادان بکرێنەوە خەڵک نێت بۆ نیشتە جێبوونی شویا بۆ چارەسەرێکی تەندروستی ڕوو لە شار بکات. بەخێر بێ سەرساوان ئەو بنکەی تەندروستیە زیاتر وشکا کەمەت باسی کرد خەڵکە ڕێژێکی زۆری دانیشتوان لێ سوودمە دەبن گەرەوانی سەر و بنمێرد و سەران و هەروەها ئەو ڕێی کە لە سەریتی ڕێی بە ڕاپەڕینە بەسێتەوە خەڵکەی زۆر لە هاوینان سەردانی ئەکات. بەم پرۆژەیە زیاتر گرنگی ئەدرێ بە بواری تەندروستی ئەم لەگە دکتۆرەکان هەم ئێرە زیاتر تەلقیعاتی لێ ئەکرێ شتی لێ ئەکرێ مەسەلەن ئەوەی ئەو خەڵکەی لە توشتانەکانیش کە دێتەوە ئێرە یعنی چارەسەری زۆر باشی لێ ئەکرا. بەم پرۆژەیە ئەو پرۆژەی کە پێشی بنکەی تەندروستی هەبوو شیاو نەبوو گونجاو نەبوو لە بەدواداچوونی کاک ئەحمەد و کاک دکتۆر کامەران مدیر عام هاتن سەردانیان کرد گونجاو نەبوو ئێرە چونکە لە ساڵی 91 ئەم پرۆژەیە ئەو خەستەخانەیە نەخۆشخانەیە دروستکرا منەظەمەیەکی نووسێف بوو بەڵام ئێستا شیاو نەبوو لەو خەڵکەکە زۆر بوو هەستان بە دەرخستە و دابینکردنی بنکەیش تەندروستی. ئێستاش ئەمە زۆر سوپاسی حکوومەت یاریمەکەین زۆر سوپاسی ئیدارە سەربەخۆکەین قایمقامی قەزای ڕوانز دەکەین زۆر سوپاسی بەڕێوەبەری تەندروستی گشتیەکەین کە توانی پرۆژەیەکی وە استراتیژی گەورە لەو کات و ساتەدا دروست بکرێت بە دروستکردنی ئەمەش هاوڵاتیان زۆر خۆشحاڵە بن هاوڵاتیان جێگای دڵخۆشیە کەوا بنکەیەکیەوە تەندروستی گەورە دروست بکرێت لێرانە هەمویان لێ سوودمەند بن بەخێربێن سەر چاوان. سپاس بۆ تۆ. پەیامی بەڕێوەبەری بنکەی تەندروستی گەرەوانی شوەر بگرم. دکتۆر محەممەد ئەو کاتتان باش ئەمڕۆ ئەبینین لەسەر ئەو پارچە زەویێن کە بێتە بنکەیەکی تەندروستی تۆ وەکو بەڕێوەبەری ئەو بنکەیە تا چەند بەگرنگی ئەزانی دروستکردنی ئەو بنکەیە بۆ سەرەتا بەخێر بێن زۆر سپاس ئەهمیەتی ئەو بنکە دروستکردنی و بنکە توانێت خزمەتێکی بەرچاو بە عامی دۆڵی ئاکۆیان بکە. تەوان خەڵکەکی زۆر لەسەر و گوندەی هەیە سێ-چار گوندی لەسەرە ژماری دانیشتوان نزیکی تقریبا 4,000 کەسە بیت. تەوان ئەو گوندە ئەهمیەتێکی زۆری هەیە لەبەرەوەی هەم لە ڕووی دانیشتوانەوە هەم کارە کۆنەوە ئاودانشی زۆریشی پێویە و خەڵکەکی باشی تێدانیشین هەم لەو ئەوانەی کە سەردانی کوێستانەکانەکەن لەبەرەوەی ئەتوان بری خەتی تەماسشە لەگەڵ ناوچێڕانی و ئەوانە ئەتوان لە هەموو لایەکی ئیسفادەی لێ بکەن واتە ئێستاکەش خزمەتێکی بەرچاوی کردیا بە خزمەتی بەرچاوی پێشکەش بە دەڤەری دۆڵی ئاکۆیان کردووە لەبەرەوەی تاقا بنکە بووە لە سەرەتا ئاوادانکردنەوە کە ئەو بنکە لێرە دروستکرا توانیتی خزمەتێکی بەرچاوی خەڵکی بکە و ئەوەش بەڕاستی جێی خۆشحاڵیە کە ئێستاش ئەو بنکەیە نۆژە نەکرێتەوە بە شێوەیەکی جوان دروست دەکرێت و توانی زیاتر خزمەتێکی باشتر و ڕێکلپێکتر بە خەڵک ئەم ناوچەیە بکات. زۆر سپاس. بەڵێ بینەرانی زاری کرمانجی ئەوەی بینیتان کە بە شێوەیەکی مەیدانی هەم دانانی بەردی بناغی بنکەی تەندروستی گەرەوان و ئەو پارچە زەویەی کە بۆ ئەو بنکەیە دەستنیشان کراوە گوندی گەرەوانی خوار و سەر بە قەزای ڕەواندزە ژمارەی دانیشتوانی زیاتر لە 400 ماڵ ئەبێتن بۆ یەکێکە لە گوندە قەرەباڵغەکان و گرفتی کەمی بنکەی تەندروستی و هەروە خراپی بنکەی تەندروستی هەبوو بۆیە ئەمڕۆ لەسەر بودجەی وەزارەتی تەندروستی بەردی بناغی بنکەیەکی تازەی تەندروستی لە جۆریسی لە گوندی گەرەوانی خوار و دانرا.